تالاشێکی ڕۆشنبیری بۆ پرۆفسۆر سەلاح ئەحمەد باهۆز بسازێنی. پرۆفسۆر سەلاح ساڵانێکی زۆر لە دەرەوەی ڕەنگە کەمتر ناسراو بێ بەحکوی بڵاوکردنەوەکانی بە زمانی ئینگلیزیە. لەم باسە ئمە پێشنیارمان بۆ کرد لە سەرێکێک لە کتێبەکانی قسە بکا بە ناوی مەرگ یا مردنی ماڵ، ئاورا و ڕووبەر لە سەردەمی دیجیتالیزیشنە. بەڵام پێچێ گەشتێکی کورت وەکو دەواازەیەک بەکاربێنێ دکتۆر سەلاح هەرووامان پێ باشترە، ناوەڕۆکی بەشێک لە بەرهەمەکانی خاتر ڕوو وەگرەی باتەوە بە ئەو کتێبی کە ئێمە پێشنیارمان کرد و پێمان گرنگ و لەبەرەوەی کتێبێکی ناباوە لە ڕووی فەلسەفیەوە بە بڵێ میتۆدێکی فرە دیسپلین وەکو کاری معریفە زیاتر لە دیسپلینێکی زانستی بەکارهێناوە بۆ بابەتێک کە تا ڕادەیەک باو نییە، وەکو ئەو بابەتە باوانەی کە لەناو حیزبی فەلسەفی یا حیزبی کۆمەڵایەتیا هەیە. قسەکردنە لەسەر چەمکی شوێن یا ڕووبەر وای پێ بڵێین باشترە لە ئێستا وام پێ خۆشە ڕاستەوخۆ کاتێکەر ڕستی بە دکتۆر سەلاح بۆ پێشکەشکردنی باسەکەی دکتۆر بفەرمووی. زۆر سپاس یەکێکتر لە خوارەوە جۆزیاگرم. زۆر سپاس. ئەوە عوزرێکی باشە بۆی هەڵبەی خاکەی بە تەنیا جەمیڵی. زۆر سپاس کاکدامیار عەزیز کێشا، زۆر سپاس بۆ سەنتەری ئازادبوون، هەڵوێستخان، ساغرخان بە تایبەتیەوە عەزیزەتەی ئەمڕۆژ. حەزەکەم بە یەک کتێبینی زمانەوانی دەست پێ بکەم، ئەوەی کە ساڵانێکی زۆرە 20 ساڵ زیاترە فرسەتی ئەوە بەختی ئەوەم نەبووە کە بە کوردی باسێک پێشکەش بکەم. لەبەرەوە لە سەرەتاوەمەی داوای لێبوردن بکەم کە ڕەنگە هەندێک هێواش بۆ قسەکردنە لەبەرەوەی بێ هەندێک لەو یا زۆربەی وزاراوانە تەرجەمە بکەم لە کاتی قسەکردنە، یعنی تەرجەمەی حیزبی، بەڵام هەوڵەدەم کە مەگەرەوەی کە زۆر زەڕور بێت وشەی ئینگلیزی، فەڕەنسی، ئەڵمانی تا دوایی بەکارنێنم. عەرەبی تا حەدێک هەست دەکەم زیاتر جێگای لێخۆشبوونە بەهۆی زۆر شتۆک هەموومان نەزانین، بەڵام بەڕاستی عادەتێک تۆزێک حەساسیەتم پێ هەیە ئەو تەعاداکردنێ لە زمانی کوردی کە هەندێک کە قساکەین ئەوە لە ناو قسەکانە لە پڕا وشەی ئینگلیزی دێ، وشەی فەڕەنسی دێ، تا دوای هەوڵەدەمەوە نەکەم ئەگەر لە شوێنەکە ناچار بووم هەندێک زاراوە بە ئینگلیزی وڵام ئەوە ببەخشن. ئەمڕۆ هەر بە شێوە کاتەکەمان بۆی کاتی ئێوەش بمێنێتەوە کە گوێویستی لێدوان و پرسیار و بیرۆکەکانی ئێوەش بم. هەر بە شێوە کە سەفەرێکی زۆر بەپەلە بەنێو ئەو ئەڵێن ڕێڕەوی لێکۆڵینەوەکان لە بواری فەلسەفەیە، فەلسەفەی کۆمەڵایەتی سیاسی، جوانناسی یان ئەستەتیکس، تا حەدێک لەوانە چارم نییە بێ بڵێم ئەپیستمۆلۆجی، بەڵام بە شێوەیەکی سەرەکی ئیشەکانی من یعنی لە زمانی خوێندنی دکتۆراوە تقریباً لانی کەم 2009 زۆرتر تەرکیزی لەسەر ئەوەیە کە پێی وترێ فەزا، پێم وایە بە کوردیش بێگومان خۆزان لە عەرەبی هاتووە، وەکو کاکدامیاری شاری پێ کرد فەزا بە مانای سپیس، فەزای کۆمەڵایەتی، سۆشیەل سپیس.
ئەم مەسەلەیە زۆر بە سەرەکی باسیێواکەم کە چۆن لە سەرەتا لە فەلسفە بەتابەتی فەلسفەی فەرەنسی و ئەڵمانی وەکوتر بە فەلسفەی کیشوەری یا قاڕی کۆنتینێنتەڵ مەبەستیان کۆنتینێنتەڵ یوروپیان فیلۆسۆفیان فەلسفەی قاڕی ئەوروپی کاکاتە شێوەی سێکی فەلسفەی فەرەنسی یای فەرەنسیەکان و ئەڵمانەکان بەڵێن یەکەم جا کە زۆر با بڵێن لە سەردەمی نوێیە کە تەرکیزی کرێت سەر فیکری یا مەسەلەی یا پرسی فەزای کۆمەڵایەتی لە سەدەی بیستدایە لە فەلسفەیە دوایی نزیکەی پەنجەکان و شەستەکانی سەدەی ڕابردوو سەدەی بیست پێچێک پێیابێت پێوترێ با بڵێن پێوترێ سپەیشەڵ تەرم لە بەشەکانی مرۆڤناسی و زانستە کۆمەڵایەتیەکانە بەڵام بەداخەوە فەلسفە ئەو مەسەلەیە ئەو پرسە بەجێ هێڵە کەمتر احتیمال پێدرێ بەشێکی گەورە لەو کێشەیەوەیە کە فەلسفە دوورەکەوێت و بەشەکانی فەلسفە لە کاتدنیا بەگشتی دوورەکەوێتەوە لە فەلسفەی سیاسی و کۆمەڵایەتی بەمانە بەڵێن کێشوەریەکەی زیاتر تەرکیزی کات سەر مەسەلەی ئەوەی کە پێوترە فەلسفەی زمان و هژری یا جاریوات پێ زیاتر پێوترێ فەلسفەی شیکاری یعنی ئەنالیتیک فیلۆسۆفی ئەو کێشەش مەسەلەی فەلسفەی شیکاری زیاتر ئەو کێشەی با بڵێن لەسەر دەستی ڕەسڵ فرانکێنشتاین فرێکە دروستە بێت ئێستا وای لاتووە مەدرسە فەلسفیەکان با بڵێن لە زانینگەکانی ڕۆژاوایە بە تایبەتی تا بڵێن ناسیاسین من شخصی خۆم با بڵێن ڕاهێنانم هەر لە بەکەلۆریۆسەوە تا دکتۆرا زۆرتری وەکو زۆر خەڵکی تر لەو بەشانەیەوە بەڵام بۆ دکتۆراکەم زیاتر ئەو کاتە تەرکیزم خستە سەر وەکوتم مەسەلەی فەزای کۆمەڵایەتی باشە لە قەزەیەی فەزای کۆمەڵایەتیانجا ئەو ناوانەی کە گرنگن باشلار تا حەدێک فوکو بەداخەوە ناوێک کە من زۆرتر حەزەری لێ یەکەم کە ئیقتیباسی بکەم هایدگەر مارتن هایدگەر سەبەب هەر شتێک بێ من پێم وایە نەکبەتیەکە کە لەم ناوچەی خۆمان هایدگەر شعبیەتێکی زۆری هەیە هێشتا خەڵک بەبێ اعتیزار هایدگەر باسەکە من لەبەر هۆی زۆر سیاسی و ئەخلاقی پێم وایە هایدگەرە بێ یعنی هایدگەرم خوێندووەتەوە چەند جار بەڵام لە ڕاستیە پێم شەرمە بەکاری بێنم لەبەرەوەی ئەگەر لەبەر هیچکە نەبێت لەبەرەوەی هایدگەر فاشیست بوو ئەندامێکی نازی بوو واروەها ئەو فەلسفەی کە دایهێناوە دەرگا بۆ فاشیزم ئەکاتەوە ئێستا بە تایبەتی لە ماوەی 15 ساڵی ڕابردووە زیاترمان بۆ دەرکەوتووە لەوەی کە چ زاتێک بوو هایدگەر هایدگەر باسی نیشتەجێبوون و ئەو پرساکە باشلار باسی شعریەتی شوێنەکات کاتی خۆی کرابوو بە عەرەبی ئەو کتێبەش هەر کرابوو بە ناونیشانەکە شعریەت المەکان کاتی خۆی فوکو میشل فوکۆ کتێبێکی نییە لەسەر فەزای کۆمەڵایەتی بەڵام لە کۆنفرانسێکە لە مۆنتریال کاتی خۆی پێم وایە لە شەستەکانە داوەت کرا و ئەو پەیپەرەی کە ئەیدا لەسەر چەمکێکە ئەو پێڵێ هیچ شوتۆپیا وەکو بەرحەڵ مەجال نییە بچینە سەرەوە بەڵام لە کتێبێکە کە 2019 بڵاو کردوێتەوە ناونیشانەکەی Totalitarian Space and the Destruction of Aura چاپتەرێکمێ لەسەر ئەو مەسەلەیە چاپتەرێک لەسەر باشلار
دوای ئەوە چاپتەرێک لەسەر بەنیامین واڵتەر بەنیامین یەکێک لە ئەندامانی وا دانرێت کە یەکێک لە ئەندامانی مەدرسەی فرانکفورتە هەندێک لە مێژوو نووسانی فەلسەفە لەسەر ئەوە کۆکنین چونکە بەڕەسمی یعنی نەبوو بە بەشێک نەبوو بۆ نمونە مامۆستا لە New School for Social Research کە هێشتا ماوەبوونن یان ورتر لە زانکۆی کۆلۆمبیا لە نیویۆرک چکە لە ڕاستیە ئەوانەی کە زۆرتر ناسراون لە مەدرسەی فرانکفورتدا لەوێ دەرسیانەوتۆ ماڵدە بەنیامین هەڵدێت لە فەڕەنسایە نازیەکان فەڕەنسا داگیرەکەن وەکو زانن لە 1939 لەسەر سنووری فەڕەنسا و ئیسپانیا لەلا دێک دەوێ هەوڵەدا بچێت ئیسپانیا ڕێگەی نادەن ئەو ئێوارەیە کە دێتەوە خۆی کوژێت زۆربەی لەو خامانەی لەو مانسکریپتانەی کە پێی بوو ئەوانە ئەفەوتێن لەناو نووسینانەیە کە جێی هێشتووە هەندێک ئیشارە هەیە بە چەمکی ئۆرا تەرجەما کرێتە سەر لە گەڵتاگرامیارە چەند جارێکەوە ماماس کردووە شەبەنگ لە کوردیا پێم وایە شێکی زۆر نازدارە شەبەنگ هەمان معنای هەیە بەڵام وەکو هەموو زمانێکی تر وشەکە جیایە لەگەڵ ئەوەی کە چەمکێک مانای چییە چونکە ئەگەر وە لێرە من حەزەکەم ئیشارەت بە ئەو تێگەیشتنەی دوولوژ گۆتاری بکەم کە ئەوان وای تێگەن کە فەلسەفە هیچ نییە جگەل لە دروستکردنی یا بەرهەمهێنانی چەمک واتە ئەبێ ئاگامان لەوە بێ کە کاتێکەڵێن شەبەنگ وەکو چەمک لەوێ شتێکی کەیە نەک وشەکە لە ڕاستیە واڵتە بەنیامین زیاتر با بڵێن باوەڕی یا کردیتی ئەوەی پێدرێ کە یەکەم کەسە کە چەمکی شەبەنگ ئەلمانی دەکات سێکولەرایز کردنی چەمکی شەبەنگ چکە پێشتر شەبەنگ زۆرتر لە کۆنتێکستی ئاینی یان نیمچە ئاینیە ئەفسانەگەریە ئەیبینین ئەنیا تەنانەت لە بوارەکانی هونەرا باوان شێوە بەنیامین بەبێ ئەتیزار مارکسیست بوو وەکو ئەندامانی تری مەدرسەی فرانکفورت لەوانە ئەدۆرنۆ هۆرکایمەر فرۆم مارکوزە تا دوای هەوڵی زۆری دیارە وەکوتم هیچ کتێب تەنانەت وتارێکی نییە لەسەر شەبەنگ بەڵام چەند ئیشارەی زۆر گرنگ هەیە بۆ شەبەنگ کە من لەو کتێبە وەکوتم Totalitarian Space and the Destruction of War کە لەلایەن دەبێت ئەوەیان ناتوانم تەرجەمە بکەم سونی پرێس State University of New York Press بڵاوبۆتە 2019 بەرگی کاغەزەکەی هەرزانتر یانێ 2020 دوایی چاپتەرەی کە لەسەر شەبەنگە ئیدا ئیشەکەی من ئەوەیە کە باس لەو کتێبە باسی و بکەم چۆن باسی شەبەنگ بکەین شەبەنگی شوێن باشنێت چکە بەنیامین وە زۆربەی ئەوانەی کە لەسەر شەبەنگ نووسیانە باسی شەبەنگ ئەکەن لە میانە مەبەستن لە سیاقی لە کۆنتێکستی هونەر و هونەرناسی و جوانناسیە تێزەکەی من لەو کتێبەیە ئەوەیە کە شوێن ئۆرای خۆی هەیە ئەمە یەک دوو ئیجا باسی لەوێ با بڵێن هەوڵەدەم چەمکێک بناسێنم یان ساز بکەم کە پێڵم تۆتالیتاریان سپیس با بڵێن فەزای سەرتاپاگیر زۆر سپاس بۆ شێش من پێشترم و گشتگیر پێم وایە لە زوو ئەمانە گشتگیر یای شمولی فەزای شمولی
نظریەکە ئەمەی خوارەوەی فەزای شمولی بە شێوەیەکی سیستماتیک بەرهەمەهێنرێت لە ڕێگای وێرانکردنی شەبەنگی شوێنەوە. ئەگەر ئەو شتە هیچ مانای نەبوو ئەو جوملەی ئێستا وتم خەمت نەبێ هەوڵەدەم فریاکە و هەندێک لەو بودەکاریە شەرحکەم ئەمڕۆ. فەزای تۆتالیتاریان یان فەزای سەرتاپایگیر شتێکە یان من وای تێگەم وامشی کردوێتە لەو کتێبەیە کە بە شێوەیەکی سیستماتیک لە ژێر هەژمونی سەرمایەداریە دروست دەکرێت لە ڕێگای کوشتنی تایبەتمەندێتی یا لە ڕێگای لەناوبردنی مەحفکردنەوەی نەفیکردنی تایبەتمەندێتی شوێنەکان کە دوجار سەرمایەداری جیهانێک فەرزەکە بە سەرمانە کە زیاتر لە ڕێگای یەک جۆر لە فەزاوە ئەزموونەکرێ و فەرزکردنی یەک جۆر لە ئەزمونە. ئێستا لە کتێبەکە هەندێک نمونەم باس کردو هەوڵەدەم خۆم لە نمونە بپارێزم بوو چونکە کێشەیەکی باو هەیە زۆر جار فکرێک نەزەریەک کورت دەکرێتەوە بۆ نمونەکان کە تایەتی ئەو کێشەیەکە بەڵام ئەتوانی بۆ یانی وەکو نمونەی سەرپێی بیرەوە بکەینەوە بۆ نمونە ئەچی بۆ لە شارێکەوە لە وڵاتێکەوە چی بۆ وڵاتێکی تر چۆن با بڵێن شکلی بازارکردن یان تەنانەت قاوەخانەیەک وەکو ستارباکس هەموو بە وردەکاری هەموو شتێک بەیەکەچێ. ئەوانەی کە ئەزموونی ژیانیان لە ڕۆژاوا کردووە بۆ نمونە کاتچتە بازارێکی وەکو وۆڵمارتەوە لە هەر کوێیەک تقریبەن هەمان شتە هەر کوێکیکە نەدا لە هەر کوێکی ئەمریکا تا دوای ئەم ناوچێش بێگومان بەرەو ئەوێ چێ هەندێک جار زۆر بە شێوەیەکی یان بەرەو شوێنە چێ هەندێک جار زۆر بە شێوەیەکی دڕندانەتر و بازاری تریش ئەو فەزا گشتیە یا ئەو فەزا سەرتاپایگیرە فەزایەکە بە کورتی فەزایەکە بێ شەبەنگ بێ تایبەتمەندێتی ڕێگا بە تەجوبەی تاکە کەسی نادات ڕێگا بە تایبەتمەندێتی نادات بە تایبەتمەندێتی بە مانای ناوازەیی وەنیە یونیکنس بەو مانایە ئەمە نامێنێت چونکە دوجار سەرمایەداری هەروەکو ئەو ڕستە زۆر بەناوبانگەی مارکس ینی ئینسان بوو نەدا بە شتەکان و ئینسانەکان ئەکات بە شت یا شت بوون فەرزەکە بەسەر ئینسانەکانە پاشە. لەوێەوە لە ساڵی 2022 کتێبێکم بڵاو کردەوە بە ناونیشانی ڕڤۆلوشنەری ببەخشن بە ئینگلیزی ناونیشانەکانم پێ بڵێم چونکە بە کوردیەکی ناو نەبین بەڵام هەوڵەدەم تەرجەمەی کەم Revolutionary Hope and Revolutionary Hope in the after nihilism, Revolutionary Hope after nihilism. واتە ئومێدی شۆڕژگێڕانە پاش ناهیلیزم پاش ئێستا وشەکەم بیرچوو بۆ ناهیلیزم بەڵام پاش ناهیلیزم چی و کوردی عەدەمیەت بزەڵ بە عەرەبی بەڵێ بەڵێ هیچ یا پوچگەرایی بەڵێ لەوێیە با بڵێن دیسان هەوڵەدەم دیفاعێک لەو جۆرە بزوتنەوە کۆمەڵایەتیانە بکەم کە هەوڵەدەن ئەو گشتگیریە ئەو سەرتاپاگیریە و شکلەکانی تۆتالیتاریانیزم ڕەت بکەنەوە یا مقاومە بکەن و نەزەریەکەم لەوێیە ئەوەیە کە ئەو جۆرە ئومێدە ئەو جۆرە ئاسۆیە بۆ کردنەوەی ئەگەرەکان یا کردنەوەی ئاسۆکان بۆ ئەگەری نوێ بۆ جیهانی نوێ هەمیشە لە پراوێزەکانەوە پیا بێ بە ئینگلیزی
margins تركيزك لەسەر the marginalized لەوانەی کە پەراوێز کراون بە فارسی بەوەی کە پێوترێ حاشیە بە عەرەبی هەمیش وەنیە بە کوردیش پەراوێز جۆربەی کات لە ڕووی مێژووییەوە سێرەکەی ئەگەری گۆڕانی جیهان و گۆڕانی ئاسۆیی ئەگەرەکان پیا بێت لە پەراوێزەکانەوە پیا بێت بۆیە شوێنێکی وەکو ڕۆژاوا ئەوەندە گرنگی مێژووی و کۆمەڵایەتی و سیاسی و فەلسەفی هەیە کە ئەوەندە جێگای ئیلهامە لە چەند کایەی جیاوازە لە زۆر شوێنی جیاواز بەداخەوە کەمتر لە کوردستان بە گشتی کەمتر ئەو مەسەلەی حەقی پێدرا حەقی خۆی پێنراوە. دوایی کتێبێکی ترم 2023 بەناوی Critical Theory from the Margins دیسان سونی پرس ئەوەیان دیفاعێکە لە تیۆری ڕەخنەی واتە تیۆری ڕەخنەی مەدرسەی فرانکفورت ئەوەی من کتێبەکەی من هەوڵەدا ئەوە بکات کە تیۆری ڕەخنەی زیاتر سەر بە پەراوێزەکانە و ئەمڕۆ مەڵبەندی ئەو جۆرە تیۆریە و ئەو جۆرە مقاومەتە دیسان پەراوێزەکانە نەک پاریس و بەرلین و نیویۆرک و سان فرانسیسکۆ تا دوای بەڵکو شوێنانی وەکو ماردین و ئامەد و قامیشلی و تا دوای سنە و تا دوای بەڵام یان بزوتنەوەی زاپەتیستا لە مەکسیک یان تەنانەت هەندێک لەو بزوتنەوانەی ئاسیای ناوەڕاست بەڵام ئەو بە سیاسی تا حدێک زۆر بە سیاسیکردنێتی چکە کتێبەکە زۆرتریش دیسان لە بواری فەلسەفەیە دوای ئەوە زۆربەی و کتێبانە بە جۆرێک هاتوون کە شتێک ئەوە شتەهایەک زۆر ئەوەی کە زۆر ناڕەحەت دەکا هەستەکەی ئیشە نەکراوە ناچار هەندێک کاتی بۆ دانی دوای و کاتی بۆی دانی سێرەکەی 2-3 ساڵ 4 ساڵ 5 ساڵ 6 ساڵ دەگرێ بۆیە دوای ئەوە دوو کتێبمێن لەسەر فاشزم یەکیان فاشزم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەلایەن ڕاوتلجۆ بڵاو بۆتەوە ئەم ساڵ بڵاو بۆ مانگی 1 مانگی 4 کتێبێکی ترم ڕێگەی دیگروچەرەوە بڵاو بۆتەوە دیگروچە بڕێل ئێستا پێشتر کۆنتینیۆم بوو لە ئۆفیسی سەرەکییان بەرلینە بەڵام ینی دێدار لە شرێکی بەناوبانگی ئەکادیمیە ئەویش یەکەمیان وەکوتم تایتڵەکەی فاشزم in the Middle East, nationalism, Islamism and imagining other futures. Eritrean fascism or whatever you want to call it. Fascism yan هەچتێک ئەتەوێ یا هەچتێکی پێ بڵێیت ئەوەش دیسان چاپترێک لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەوانە فاشزمیە با بڵێن ناوچەکەی تر و هەندێک باسی کوردستانی شتیایە و هەندێک باسی فەڵەستین بزوتنەوە ئیسلامیستەکان بزوتنەوە ڕەگەزپەرستە سپیەکان لە ئەوروپا لە ئەمریکا تا دوایی چاپترێک لەسەر ترامپیزم نەک ترامپ بەڵام ترامپیزم ئەو کتێبەی کە لەسەر ماڵە The Death of Home or on Space in the Age of Digitalization 2024 لەلایەن دیگروچەرەوە بڵاو بۆتەوە ئەو کتێبە بە ئەکسی کتێبەکە تا ڕادێک بە پێچوانەی ئەو کتێبی 2019ەوە Totalitarian Space and the Destruction of Aura هەوڵەدات ئۆرا یان شەبەنگ بناسێنێ لە فەزای ماڵە ینی بە دوایی فەزایەکە گەڕێ کە ئۆرایی تیاما بێت کە شەبەنگی تیاما بێت تێبەتمەندێتی تیاما بێت
جۆرێک لە شعریەتی تیاما بێت و با بڵێن دەرەنجامەکە ئەوەیە کە من پێم وایە ئەو فەزایە نەماوە و لەبەرەوە ماڵ ئیمکانیەتی نییە، ینی ماڵ چیدی ممکن نییە لەژێر سیستمی یا لەژێر سایی سیستمی سەرمایەداریە. ماڵ ئیمکانیەتی نییە یا ئەگەری ئەزموونکردنی مەحاڵە لەبەر ئەوەی ئەو جۆرە ئەزموونی با بڵێن شەبەنگێر توانین بڵێن یا فەزایەک کە شەبەنگی هەبێت نەماوە. ئەو کتێبانەی کە لەسەر ماڵ و نیشتەجێبوون لانەوازی نووسراون لە ڕاستیە ماڵ و نیشتەجێبوون زۆرتری تەرکیز دەکەن لەسەر قەزەیەی کە پێوتری ئۆنتۆلۆجی وەنیە دیسانەوانش زۆرتر هایدگەرین یان جۆرێک لە ئیدمانیان هەیە بۆ زمانەی هایدگەر کە بەداخۆ زۆرتر وەکو تۆڕی جاڵجاڵۆکە کە ئەوەی کای خوێنێت و زۆر جاراوانی کای خوێنەوە پیان وایە زمانە هەموو شتێک شەرحەکە و جۆرێکە لە ئەفسانەگەری جۆرێکە لە ئایدیالیزم وەستەکەم بەڕاستی جۆرێک لە ئیدمانیش دروستە بە جۆرێکە لە تەبسیطکردنی دنیا بە شکڵێکی خەتەر. هایدگەر و هایدگەریەکان کە باسی نیشتەجێبوون یا ماڵ ئەکەن بە هیچ جۆرێک هیچ ئیشارەیەک نابینیت. شوێنە پێم وایە ئیشارێکی کەم کراوەوەش جاتر بە زۆرخواییە بە ئیشارە بە مەسلەی عبوری سیاسی شوێن و نیشتەجێبوون مەسلەی ماڵ وەکو دیۆفیزیکەکەی چکە بەبێ دیۆفیزیکەکەی هیچ شتێکی تر مانای نییە. من نەزەرەکەم لەسەر فەزای کۆمەڵایەتیش دیسان بە تەرکیزکردنە لەسەر یەکەم دیۆفیزیکەکە دووەم کەسێک ئەزموون بکات چکە بەبێ ئەم دوو شتە هیچ مانایەکی نییە فەزای کۆمەڵایەتی. بۆ مەسەلەی ینی نیشتەجێبوون یان ماڵ بەو مانایەی ئەو نییە بە ئینگلیزی کاڵی هۆم دوو مانای هەیە. تۆزە لە کوردیا ئەوە وانییە کاڵین ماڵ زیاتر خان و بەڵام لە کوردیش ئەو کۆمەڵە وشەی زۆر هەیە کە ئیشارەت بەو بۆدانی تری ماڵەکان. ئێستا بواری ئەوە نابێ بچینە ئەوێ بەڵام فکرەکە یا قەزەکەی کامەیە تەرکیز خۆمە سەر ئێستاوە لە کۆتایی باسەکە نزیکە ئەوەیە کە زۆربەی ئەو کتێبانە دیوی ئابووری سیاسی مەسلەی نیشتەجێبوون فەرامۆشەکەن. من نامەوێت ئەوە بکەم بەڵام ناشمەوێت بەس باسەکە بەس کورتکەمەوە بوو ئەوە چکە دیسان پرسی نیشتەجێبوون پرسێکی فەلسەفی شایانێ. لەبەرەوە کتێبەکە دوو شت دەکات. یەکەمیان ئابووری سیاسی نیشتەجێبوون و لانەوازی و کێشەی لانەوازی و هەروەها ماڵ وەکو ئیمکانیەتی ئەزموونکردنی فەزای سیاسی وەکو فەزایەکی شەبەنگدار فەزایەکی تایبەت. یەکێک لە دەرەنجامە سەرەکیەکانی کتێبەکەوەیە کە لانەوازی بە شێوەیەکی سیستماتیک بەرهەم ئەهێنرێ لەلایەن سەرمایەداریەوە. ئەو زمانەی کە پێمان ئەڵێ دەوڵەتی کەنەدی بۆ نمونە هەوڵەدات کێشەی لانەوازی چارەسەر بکات، کێشەی بێماڵی چارەسەر بکات، درۆیەکی گەورەیە بەڕێی من و ئیمکانیەتی نییە. ئیمکانیەتی نەهێشتنی لانەوازی لە ژێر سەرمایەداریە وەهمە لەبەرەوەی سەرمایەداری پشت بەو جۆرە بەو جۆرە نەبوونیە بەستێت وانە نەبوونی شوێن، نەبوونی ماڵ، نەبوونی نان، نەبوونی ئەمنیەت بە کورتی نایەکسانی. چکە هەموو شتێک ئەوەی کە بیرمانە چێوەیە هەموو سەرمایەیەک سەرچاوەکەی تەنها
دووشتە ئیمکانی نییە شتێکی کە بێ یەکیان ئینسانە واتە کار یەکیان ئەوەی کە پێڵین سروشت یان چۆن سروشت با بڵێین ئیستیغلال ئەکرێوە نیە بە ئینگلیزیانی exploitation of labor or nature هەنێ ئەوەی ینی ئیستیغلالکردنی کار ئیستیغلالکردنی ئینسانەکان یان ئیستیغلالکردنی ژینگەکەیان لەبەرەوە ئیمکانیەتی تەنانەت چارەسەرکردنی ئەو قەیرانە ئیکۆلۆجیە ژینگەیەی کە ئێستا هەیە بەبێ گۆڕینی سیستمی گشتی کە سەرمایەداریە نییە و ئەو شتانەی تر جۆرێکە لە دروستکردنی بازاڕی تر وەریە بەرهەمی سەوز پیشەسازی سەوز ئەو جۆرە قسانە دیارە ئەو ئیشەشم لە دوو کتێبی ئەو مەسەلەی بە تایبەتی لە دوو کتێبی ترە باس کردووە کە ئەمڕۆژ باسم کردن یەکێکیان Critical Theory from the Margins زەویتر Revolutionary Hope After Nihilism بە کورتی مەسەلەکە دێتەوە سەر ئەوەی کە کێشەی ماڵ بەو مانە جوانکاریە بۆ ئێمە ئەمڕۆ ئەوەیە جگە لەوەی کە یەک جۆرە زبوون فەرز کراوە بە سەرمانە خەڵکانێکی زۆر بە شێوەیەکی سیستماتیک بێلانە ئەکرێن لەم دوو حاڵەتە دیارە کتێبەکە ئێستا لەبەر کەمی کاتێکە و لەبەرەوە ئێستا قساکەین نانووسین زۆر هەڵەدەم تەفسیر بکەم بەڵام ڕاستیە کتێبەکە زۆرتریش تەرکیزی لە سەر شتێکە کەم پێڵم ینی biopolitical economy not just نەک تەنها political economy ینی نابڵێن biopolitical ئەویانە چێتە شوێنێکی کە دیارە ئێستا بواری باسکردنمان نابێ بەس ئەو مەسلەی مەسەن biopower biopolitics ئەمە شتێکە با بڵێن دیسان هەوڵمدا لێ بیناسێنمەوە بەس لە چوارچێوەی ئەو باسە کە وتم کە دروستکردنیە بەرهەمێنانی لانەوازی و شوێکی سیستماتیک لە ژەرسایی سەرمایەداریە بە کورتیەوە ئیشەکانە و بە شێوەیەکی سەرەکی تیۆری فەلسەفیەکانی من لە هەموو ئەو ئیشانەیە وە لەو تارە ئەکادیمیەکانمە چ بواری فەلسەفە یا کۆمەڵناسی یا بەشەکانی زانستە سیاسیەکان زیاتری تەرکیزی لەسەر فەزای کۆمەڵایەتی و بەرهەمهێنان و بەکارهێنان لە ناوبردنی فەزای کۆمەڵایەتیە لە گۆشەنیگایی چەمکی شەبەنگەوە یا شەبەنگی شوێن یان شەبەنگی فەزا با بڵێن لێرە ئێستا بزەبت 45 دقیقە دامان نابوو هەر ئەوەندە من قسە بکەم بۆی دەرفەت بێ بۆ ئێوەش قسە بکەن یان پرسیارەیە شتێک زۆر سپاس هیوادارم زۆر بێزارم نەکەن